پریپێد ئێمە پرۆژەیەکە لە پارۆ دەستمان پێ کردووە پرۆژەیەکی پایلۆتە کردومانە پایلۆتەکە لە پار لە بازاری لەنگەوە دەستمان پێ کرد لە بازاری لەنگا ئێمە کە کردمان تەجروبەکە سەرکەوتنیی باشی بەسەرهێنا ئەو سەرکەوتنی کە بەدەستمان هێنا لەوا بوو لە کۆکردنەوەی داهات فەرقێکی زۆری هەبوو با بڵین لە هاوڵاتیەکان و یا لە هاوبەشەکانمان مەجموعەی هاوبەشە بووکەوە وەختی خۆی حتا ناویان تەزیل نەکرابوو پارەی کارەبایە بڵێن خەتی کارەبایان ڕاکێشا بۆ پارەی کارەبایان نادا ئەوانەمان دۆزیەوە یعنی مەجموعەیەک سەرپێچیمان دۆزیەوە لە بازارێکی بچووکە قەرارمان نەکە فراوانیکەین و ئەمجارێکە فراوانمان کرد دوو پایلۆتمان لە هەر شارێک کرد لە هەولێر لە دوهۆک لە سلێمانی دوو پایلۆت کردمان و پایلۆتی با بڵین مەشروعە یا بڵین پرۆژە نیشتەجیەکانی تیا بوو ئەوانیش بە تەجروبە کردمان و چەند کێشەیەکمان هەبوو لە خەزی پارە و سعر و چونکە ئێمە سعرەکەی تەساعودی بوو لە 18 دینار و دەستی پێ کرد کە لە بەرنامەکە کێشەی بۆ دروستەکردین و لە وەرگرتنی پارەکە و لە ئیدارە و ڕۆتینی خۆمانە چونکە لە تعلیمات و ڕێنمایەکانی خۆمانە ئێمە هینمان نەبوو باڵبین شێوازی پریپیت و پارە وەرگرتن و جێگەی ئەمانەمان کردەوە لی تێگەیشتنی کە کێشەکان چییە ئەمانەمان تەواو کرد و ئێستاش پرۆژەکە بڕیارمان داوە کە فراوانی کەین لەبەرەوەی ئێمە سوودێکی باش وەرگرتووە و دەستمان کردەوە بە فراوانکردنی پرۆژەکە لەسەر مستەوای جارێ ئەو پرۆژە نیشتەجییانی کەوا هایکۆستن. کارەبای 24 کاتژمێر پەیوەندی بە چەند شتێکەوە هەیە ئەبێت چەند کۆڵەکەیەکمان هەبێ ئێمە بیری لێ بکەینەوە. یەکەمیان ئێمە دیماندی کارەبای ئێمە ئەو کارەبایی کە پێویستە بیدەین بە هاوڵاتیان لە کاتی زستانە نزیکە بێتەوە لە 7000 مێگا ئەم زستانی ڕابردوو نزیک بۆتەوە لە 7000 مێگا ئێمە ژێرخانی تقریبان 7000 و کەسرێکمان هەیە 7000 و ژمارەیەکمان هەیە مانە ئێمە وەکو ژێرخان ئۆکەی ئەتوانین ئۆکەی ئەو ڕقەمە هەمانە و محەتەکانمان هەیە بەڵام لەسەر ئەرزی واقع ئێمە توانیمانە تا 4400 4500 مێگا ئینتاچ بکەین. کێشەکەمان ئێمە کێشەی سەرەکیمان سوتەمەنیە سوتەمەنیەکی با بڵین وەکو پێویستمان دەست ناکەوێت تا بتوانین یان نیمانە تاوکو بتوانین ئەو ژمارە مێگاواتە ئینتاچ بکەین کە لە ژێرخانەکە هەمانە کێشەی فەنیمان هەیە لە مۆزوعەکانە کێشە فەنیەکان کێشەیەکی مەسەل محەتەیەکە تووشی کێشێکە بێ کێشێکی فەنی بێت تووشی عەتەڵە بێت لە سیستەم دەرەچێ ئیسا بۆ نمونە محەتەی خەباتمان 300 مێگایە دوو وەحدەیە زۆر جار تووشی کێشەی فەنی بێت جاریوایە بە جارێک هەردووکی کوژاوەتەوە 300 مێگا بێ 300 مێگا قەدەرێکی زۆرە بێنە سەر ئەگەر کارەبای 24 ساعت وەکو وتمان دیماندمان زۆرە بەرامبەر بەوە ئەگەر سوتەمەنی تەواومان هەبێ ئێمە توانین بڵین نزیکە بینەوە لە 24 ساعت بێجگە لەمە کارەبای 24 ساعت لە وڵاتی ئێمە ئەبێ بیر لە شتێکی کەشکینەوە ئەبێ سەرفیاتی هاوڵاتیان کەم بکەینەوە بۆی بتوانین لەگەڵ کە ئەو ژماری ژێرخانەی ئێمە هەیە با بڵێن بگونجێ کەمکردنەوەی سەرفیات بە چییە بێ بەوا بێ کە هاوڵاتی خانوویەکی تۆکمەی عازل دروست کات و بتوانێت بەو ئیمکانەتی کە هەیەی خانوویەکی عازل دروست کا بە مەبەستی ئەوەی کەوا خانووەکەی گەرمە و سەرما کەمتر بڕی وزەی بیوە بۆ گەرمکردنەوەی ماڵەکەی بۆ فێنکردنەوەی ماڵەکەی ئەمەش لەلا ئێمە جارێ هێشتاوەکو هەر بیدایەتێتی هێشتاکو دەستمان پێ نەکردووە زائیدەن ئەوەی کەوا ئێمە لە ڕووی پراکتیکەوە هێڵەکانیشمان و هێڵەکانی کارەبامان ڕاستی ئێمەڵین 1000 مێگا باسەکەین باڵانس و مەشاکیلی فەنی لەوانێ بۆمان دروستکە لە نەقڵکردنی کارەباکە ئەگەر بگەینە ئەوەی 24 ساعت کارەبا بدەین وەلەو با بڵین ئەو 7000 کە باسم بۆ پێکردی لە هاوینە بەو شێوەیە نییە ئەگەر بێت و ئێمە بە مستەمڕی کارەبا بدەین لە قەڕووی فەنیەوە لەوەی لە 1000 مێگا کەمتر بێ ئەو 1000 کە ئێمە باسمان کرد ئایدیەڵە یعنی بە کورتەکەی ئێمە لە کۆتاییە ناتوانین 100% وعدی ئەوە بدەین بڵین ئێمە لەم کاتە ئەتوانین 24 ساعت کارەبا بدەین بەڵام ئێمە هیوامان وایە بە چەند هەنگاوێک بتوانین بگەین ئەوەی 24 ساعت کارەبا بۆ هاوڵاتیان دابین بکەین ئەو هەنگاوانە ئەوەی پێویستمانە یەکەم شتە بێ سوتەمەنی زۆر گرنگە چکە یەکەم کێشەمان سوتەمەنی ئەگەر خۆی با بڵین تاقەیە ئێنێرجیە ئەمە لە شێوەی کوکی بە شێوەیەکی کە مەسەلەن لە سوتەمەنیەوەیکی بە تاقەی کارەبا
منەگە سوودە من یەکەم نەبێ ناتوانم کارەباکە تەولیدکەم ئەمە یەکەم کێشەمانە کە ئێمە هەمانە دووهەم کێشە کە ئێستا ئێمە لە ناحی فەنیەوە و لە ناحی تەکنیکیەوە ئێمە ئیشی بۆکەین مەسەلەن هێڵەکانی گواستنەوەی کارەبای ئێستا ئێمانەوەی هێڵی 400 کV دابنین و ئیشمان بۆ کردووە و تقریبا سێڤای هەموو کوردستانمان تەواو کردو بۆی خەتیدا دابنین بۆی ئەو مێگاواتەی کەوا ئینتاجەکرد و کە زۆر بێت و بتوانین بۆ هەموو پارێزگاکان بە شێوەیەکی تەواو نەقڵکەین بە شێوەیەک بێکاو کێشەی فەنیمان بۆ دروستنەکە زایدەن ئەوەی کەوا هاوڵاتیان ئێمە با بڵین لۆسێکی زۆرمان لە لای هاوڵاتیان هەیە لە پێوەری زیرەک گەر بێت و تەواو بکەین ئێمە لەو کاتا بەهۆی پێوەری زیرەکەەوە ئەو کارەبایی بە فیڕۆ ئەچی ئەگەڕێتەوە کە گەڕایەوە مانایەوەی چەند هاوڵاتێکی کە ئیسفادەی لێکات و ئەتوانێت بەکاری بێنێت و لە ماڵەکەیە بەکاری ئەهێنێت مانای ئەگەر ئەمێمە ئەم ڕێگانە بگرینە بەر ئەگەینە ئەوەی کەوا کارەبای بەردەوام بتوانین بدەین وەکو ژمارەی هاوبەشان ئێمە نزیک بوونێتەوە لە 1,800,000 ئێتە خۆ ڕۆژ بە ڕۆژە ژمارەکانە گۆڕێ دووهەمیان بۆ نزیک بوونەوە لەوەی کەوا ئێمە بتوانین کارەبای 24 سعات یا بڵین کارەبای ئەو لۆسی کە ئەگەڕێتەوە ئیسفادی لێ بکەین ئەمە نسبی ئێمە محاولێکی زۆرمان کردو لە بیدایەتی ئەمکانێ بۆ کە ئەم کابینەوە تا ئێستا ینی ئێمە کە بیدایەت لەم کابینەیە هاتوین و بەپێی ئەو ئەوراق و دۆکومنتانی کەلامانە ئەو کارەبای بە فیڕۆ چووە لە ڕێژەی لە 135 زیاتر بووە تاوەکو نزیکەی 35 بۆ 40 بووە بەڵام ئێستا بەهۆی پێوەری زیرەک و دانانی پێوەری زیرەک و لابردنی مەجموعەیەک با بڵین سەرپێچی و ئەو حەملانی سەرپێچی کە کراوە بە جوودی هەموو لایەکن هەک هەر وەزارەتی کارەبا وەزارەتی ناوخۆ و وەزارەتەکانێکی کە هاوکار بوون لەگەڵمانە توانیومانە ئێمە ئەو ڕێژەیە داگرین تقریبا ئەتوانم بڵم لە گۆڕانکاریایە لە مانگەکانە مانگی وهەیە مەسەن لە سیایە لە 32 لە 35 بەپێی خوێندنەوەکان و بەپێی ئەو داتانی کە بۆمان دێتەوە ئێمە 1,500,000 پێوەرمان بۆ کڕراوە کە وەختی خۆی عقدەکە کراوە 2017 بووە 1,500,000 کراوە هەر خۆی ئۆتۆماتیکی تا ئێستا نزیکەی 300,000 کەسمان نوقسانە یا بڵێن 300,000 هاوبەشمان نوقسانە بەپێی ئەوەی کەوا گەشەی کردو هەرێم لەو گەشەکردنا 300 لەم ساڵانە کەمی کردووە بێجگە لەمە ئەو پێوەرێکەوە ئێمە هەیە و دامان ناوە نزیکەی لە 94 بۆ 95مان زیاد لە 1,300,000 داناوە لەم پێوەرانە و زۆربەی ئەم پێوەرانە ئەتوانە بڵم ڕێژەی تا 95 بۆ 96 ئەم پێوەرانە ئێمە با بڵین کۆمونیکیشن یا ئیتیساڵمان لەگەڵی هەیە و داتای لێوەرەگرین دۆکمنتی لێوەرەگرین قیراعاتی لێوەرەگرین و ئیشەکات و لە کارایە بەڵام وەکو بەرنامە و پرۆگرام هێشا ئیشتەکەمان ماوە چونکە ئێمە دوو شەریکەی عالەمیمان هەیە لەگەڵمانەکە ئەم ئیشاکە ئەنتەرناشناڵن کۆمپانیەکان هیچیان ئیدیMایە کە پێوەرەکەی بۆ هێناوین و کە لەسەر خەتە لەگەڵمان و پێوەرەکانی هێنا و بەرنمەکەی ئامادەی و ئیشی لەسەرەکەین و هەموو ئیشەکانمان لەگەڵی تقریبان تەواو کردووە ئەوی تریان کۆمپانی ئەندرایە ئەندرا سۆفتوێری فرۆشتنی وزەی بۆ کردوین سۆفتوێری فرۆشتنی وزە ئێمە لە هەرێمە با بڵین لە تەوزیعی یا بەڕێبەتی دابشکردەکانی هەرێمە بەکاری هێنین ئەو سۆفتوێرە لە مەرحەلەی ئەوان کەوا تەطبیقیکەین بەڵام ئێستا چەند چۆنەڵێ دەستکاریەکی ئەخێری ماوە بۆ ئەوەی کەوا بێن لە یەکێک لە فرۆشیارەکان یا دابشکردنەکان کە دابشکردنی هەولێریەکمان هەڵبژاردووە بەم زوانە ئەتوانین ئێمە جێبەجێ بکەین و کە جێبەجێمان کرد تطبیقمان کرد سیستەمی پەنجەری بۆ دانین بە سیستەمی پەنجەرە هاوڵاتی کە ڕۆژ تووشی گرفت نابێ معاملەکانی سەریعترە ڕوا ئیشەکانی باشترە ڕوا بەنسبەت ئێمەشەوە دۆکمنتەکان باشتر کۆ بێتەوە چۆنەڵێ معاملەکان و ڕایکردنی معاملەکان هەمدوو لایەنە وەکو لایەنی بەردام بەڕێوەبەراتی دابشکردن وەکو لایەنی با بڵین هاوڵاتی کە دێت ئاسانتر و خۆشتر ئیشەکانە ڕابڕێەوە تاقی شەمسی با بڵین یا بڵین سۆلار پێوترێت تاقە نەزیفە ئەم مەشروعە با بڵین یەکەم جارە بەردی بناغی مەشروعێکی وا گەورە دابنرێت ئیشێکی زۆر باشە 25 مێگاوات لە کاژمێرێکە بۆ 24 سعات حساب کراوە کە بیدات مانایەوەیە لەو سعاتانی کەوا خۆر هەیە مەفروزە نزیکەی با بڵین 100 بۆ 125 مێگاوات بدات مانایەوەیە ئێمە محەتەیەکی 100 مێگاواتی یا با بڵین بەو تعبیرە بیڵین
لە ڕۆژانە مەحەڵەیەکی ئەتوانین بڵین 100 مێگاواتی دێتە سەر شەبەکە بۆ ئێمە و کارەبامانەداتێ ینی ئێمە ئینتاجی کارەبا بە نزیکەی 100 مێگاواتێک زیاد دەکات ڕۆژانە لەو ڕۆژانی کەوا خۆر هەیە و خۆرمان ئەبێ ئەتوانین ئەو 100 مێگاواتە ئێمە بەکاربێنین و لە سیستەمەکەی خۆمانە بەکاری بێنین ئیشێکی زۆر باشە کە بردی بناغی بۆ دانرا و ئینشاڵا بەم زوانە دەسەکرێ بە ئیشکردن تایە آخر سوتەمەنیش وایە از بداية الشهر يعني نتيجة زور بداية پرۆسی پریپێمنت نێزیکەی 2 ساڵە لە وەزارەتی کارەبا دەست پێکرا و پێرەوکرا 6 شوێن دەستنیشان کرا لەسەر هەرێم هەولێر و دووهۆک و سلێمانی بۆ ماوەی ساڵە کونیوە لە ژێر چاودێریەکی تەواوە بەڵام بەو دوایانە کە جەنابی وەزیر فەرمانی کرد کە ئەم پرۆسەیە فەرمان بکرێ و لە کاتی ئێستا دەستمان پێکرد بە تقریبان 8 تا 9 سیتی دەست بەکار بووینە لە پرۆسەی پریپێمنت کرایە و بەردەوام دەبین تا کۆتایی هاوبەشەکانی هەرێم هەموو دەبتە بابەتی پریپێمنت. پریپێمنت چیە هەر وەکو ئەو پرۆسەیە کە هەمان کارەبای خۆت سەرف دەکەی بەڵام بە پێشوەختە بەوەکو بابلێن بە شێوازی کارت یان خۆت بە شێوازی تۆکن لە ناو پێوەرەکە دادنێ هاوڵاتی لە هەمان کات ئاگاداری کارەبایەکەی خۆی دەبێ لە بەرچاوی دەبێتن چەند کیلۆواتی بەکاری نایە و چەندیش پێویستە بەکاربینی تا پلانی خۆی با خود مانگەکە یان 2 مانگە پلانی خۆی لەسەر ئەو کیلۆواتانە دانێ و لە هەمان کات ئامانج لەوەیە کە هاوڵاتی بگاتە مەرحەلەیە کەمترین کیلۆوات بەکاربینیتن و چاودێریەکەش هەر لەلایەن هاوڵاتی دەکرێت. ئەمە چەند شێوازێکمان هەیە لە بۆ چاودێریکردنی کیلۆواتەکانی خودی پێکهاتەکە ئەویش دەگۆدرێ بە پێی جۆرەکانی پێوەەر لە هەندێک شوێن هەیە جیهازی تایبەت هەیە کە پێی دەنێن CIU کە پێی دەنێن کەستەمەر ئینتەرفەیس یونت کە جیهازی کە تایبەتە لە ژووری دەبیتن ئەلکترۆنیا پێت دەرێتن چەند کیلۆواتت ماوە بۆ بابلێن بۆ ئەو مانگە یان خود ئەو چەند مانگە و لۆدت چەندە یان چەند ئەمپێر کارەبا ڕادەچێشی و لە هەندێک شوێنی تر نەخێر بە ئەپلیکیشنی مۆبایلە لە ڕێگای مۆبایل تەمەشا دەکەی کە لۆدت چەندە و هەر هەمان ئەو شتانە و لە داهاتوەشی زۆر نێزیک کە بابنێن پرۆسەیەکی تر ئیزافە دەکەین لەم بابەتە ئەویش ئەوەیە ئۆنلاین پەیمنت کە هاوڵاتی دەتوانی بە شێوەی ئۆنلاین بە ڕێگای چەند سێرویسەکانی بانکیەوە یاغن واڵێتەوە داخلی ئەم پرۆسێبی و کارتی کارەبا بکڕیتن لەم ڕێگایە. بەڵێ فرۆشتنی کارەبا بۆ کاتی ئێستا دعمێکی زۆری حکوومەتی لەسرە تقریبا ڕێژەکەی دەگاتە زیاتر لە 180 کە پاڵپشتی حکوومەت دەکرێت لەو کارەبە فرۆشتنەی بۆ هاوڵاتیان دەستکارێک دەکرێت لە ڕێژەی ئەو دامە احتیمال لەو دامە هەندێک کەم بکرێتەوە یاخود ئەو پاڵپشتیە کەم بکرێتەوە بەڵام پاڵپشتێکە هەر دەبینێتن. بەڵێ ساری کیلۆوات لە کاتی ئێستا بۆ هاوڵاتیان بە شێوەی تەساعودیە لە 18 دینار دەست پێ دەکاتن تا 240 دینار دەڕواتن بە حەسب سەرفیاتی کارەبای ماڵەکەیە بۆ کاتەکەی ینی با بڵێن بۆ مانگێک چەند کیلۆوات بەکاردێنی تەسیر لە سعرەکە دەکاتن کە پارەکەی مەبلەغەکەی دەگۆڕدرێت لە 18 دیناری تا 240 با بڵێ وەکو نمونە ئەگە با بڵێن هەر ماڵێک 15 کیلۆواتی بەکارینە بۆ ڕۆژێک ئەو 15 کیلۆواتی یەکەم بە 18 دیناری بۆ ئەژمار دەکرێت کیلۆواتی 16 دەمین با بڵێن قڵێک بە درێژایی ساڵان هەر ئەوها بووە لە پۆڵیە ماڵان با بڵێن جاران بە 15 دینار بوو ئەو چەند ساڵە بوو 18 دینار بە 18 دیناری دەستی پێکرد ئەو هەموو باسی پۆڵی ماڵان دەکەین. پۆڵی بازرگانی نا بە 156 دینارە بۆ هەر کیلۆواتێک بە سابتی بە سابتی 240 بخۆی تەسعیری حکوومەت سابت کرایە هەر کیلۆواتێک بە 156 دیناری ئەژمار دەکرێت لە هەما کات ئەم ئیشە بەڕێوە دەچیتن لەلایەن خودی سیتیەوە فرۆشتن بنکەی فرۆشتن لە خودی سیتیەکە دەبی و سیانە و مێنتێنانسی سیتیەکە و شێوازی هاوبەشەکان هەم لەم شوێنە دەبی بەڵام ئەوی سعری سابتە لە کنەمە بە 156 دینارە بۆ هەر کیلۆواتێک خۆی هەر لە خۆی پرۆسی پریپێمنت بەبێ تەسعیرە گۆڕین یان پارە گۆڕین یان سعری پێکارەبای بگۆڕین بخۆی پرۆسەیەکە تۆماتیکیان وەدەکە هاوڵاتی بە دواتچوونەوەی خۆی بکە یعنی وەکوی وایە کە جاران با بڵێن ماڵک بوو نەدەزانی چەند بەکارهێنایە و بەکەیف خۆی بەکاری دێنەوە ئەوەندەی دەزانی پاش کۆتایی ماک
وەرەقەیەکی کارەبای دوهات مەبلەغێک دەنووسرا مەبلەغە لەوانەیە پێی زۆر بایە پێکەم بایە بەڵام ئێستا کیلوواتەکە پێشوەخە دەدرێت و بەخۆشی لە بەرژێر چاودێری خۆی دەگونجێنی لەگە ئەو کیلوواتە یعنی ئەوە خۆی لە خۆی وە دەکاتن هاوڵاتی زیادە ڕووی کەم کاتەوە و ئەو شوێنانی کە بابلێن تێسمان لەسەر کردیە وەکو میسالە نۆکو بازاری لەنگا لە ڕێژەی 400 لۆدی کەم بیتەوە لۆد بابلێن ئەگە 100 کیلوواتێکبی بۆ هەر پێکاتەیەک بوویتە 25 کیلووات بە ڕێژەیەکی تەواو گۆڕایان شوێن هەبووە جۆری گڵۆبەکانیشی گۆڕێ کردیتە لیت هەتا بەسێ کارەبای سەر بکاتەوە خۆی لە خۆی پیریپیت مەبەستی ئەوەیە کە زیێدەڕەوی کەم بکرێتەوە بۆ کارەبای نوێ جارێ سعر تەزبیت نەکرایە بۆ کارەبای نوێ لە بۆ پریپەیمنت جارێ سعرەکان جارێ بە تەواوی تەزبیت نەکرایە ئەوەی تەزبیت کرایە لە چەند سیتیەکان دادرێن ئەویش بە 156 دینارە بۆ بەڵێ هاوڵاتیەکانی تر بە شێوازێکی تر کە لە بابەتە نینە لە هایکۆست نینە سعرێکی ترە ئەویش جاری تەزبیت نەکرایە ئەوەی ئێستا هەیە لە 8 دیناری دەست پێ دەکە لە کاتی ئێستا بۆ بەشداریکردن هەموو پرۆسەکان بە پەڕەڵە دەست پێ دەکات لە چەند شوێنێک دەست پێ دەکات وەزارەتی کارەبا کۆنتترۆلی ئەم هاوبەشانە دەکاتن بە چەند تەوەرێکەوە بە چەند لاینێکەوە لاینێک دەستی پێکردێکە لە سیتیەکان کار دەکەن ئەوانی ناو شارەکان با بڵێن ناوەندی شارەکان ئەوانش پرۆسەیەکی ترە تەسعیرەیەکی ترە چاوەڕێی ئۆردە دەکەین تەوەقع دەکەین لە 3 مانگ تا 6 مانگی بوێ بەپێی ئەو دیراسە و داتای ئەوی لامان هەیە ئەو کارەبای کە دابین دەکەین بۆ ئەو شوێنانە بەراورد بە سعری مۆلیدەی یان بە نرخی مۆلیدەی تقریبا 5 قات 6 قات لەو سعرانەدا کەمترە خاستان بۆ هاوڵاتیەکانی کە کۆستیان کەمە